پرۆژەیە هینی چینێکی کەم دەرامەدان و کرێنشینانی شاری سلێمانیە هی ئەوانن کە خاڵەکانی 12 خاڵ و 11 خاڵ و دەخاڵیانەیە و هەموو شمولی ئەوانە دەکات وە چەند جارێک لەلایەن کۆمەڵە خەڵکەوە ڕێگری کرا لەوەی کە ئەم یەکانە بفرۆشتێت و یاخود بدێ بە چین و تۆژێک تر بەیە ئێمە وەکو ئەرکیسە شانی خۆمان منەت ناکەین وەکو ئەرکیسە شانی خۆمان لە هەوڵی ئەوە دابووین کە ئەم یەکانە تەلاعەبی پێوە نەکرێت خۆشبەختانە سەرنجام بڕیادرا کە بودجەیەک بۆ ئەم پرۆژەیە دابین کرێت کە ماهانگانە بڕی 1 ملیار دینارە و دواتر کۆمپانیا خۆی ڕوونکردنەوە دەدا ئەم ملیار دینارە ئێمە لێرەوە پەیامەکەمان بۆ حکوومەت یاریمی کوردستان ئەوەیە کە تەنها بۆ مەسەلەی بانگەشە و کاری سیاسی یاخود کاری حیزبایەتی نەبێ ئەمە چی نەبێ بۆ پرۆژەیە بێ یاخود خزمەتگوزارەکەی بۆ کەم دەرامەتان بێ و بەردەوام بێ لەو چونکە سەرنجام ئەگەر حکوومەت یاریمی کوردستان ئەو بودجێ ڕاگرێت ئیشەکەش ڕائەژیرێت بۆیە ئێمە لێرەوە دڵنیای هاوڵاتیانەکەین کە ئەم پرۆژەیە تەنها بۆ ئەو کەسانی کە کەم دەرامەتن و فۆرمیان لە ئامارە هەیە و دڵنیانەکەینەوە ئیشاڵا لە ئایندەی جێگا ناوەکانیان ڕائەگەنین بە هاوکاری لایەنەکان و بە هاوکاری ئەو شوێنانەی ئەو دامدەستگانی کە مەعێنن بە شوێنی شەژێبوون